ئایا نەوت ئەتوانێت بۆ مەدای چەند ساڵ ژێرخانێکی ئابووری گەورە و پتە و بدات بە وڵاتان؟ ئەتوانرێت داهاتە ناونەوتیەکان چۆن زیاد بکرێت؟ ئەمانە ڕوبەڕووی دکتۆر ئەرشەد تەهاکەمەوە کە پسپۆری ئابووری و لە ستۆدیۆ میوانی منە. دکتۆر بەخێر هاتی بفەرموویت ئێرە. ئێوارە باش دکتۆر، باشی بەخێر بێت. سپاس دکتۆر. بینیمان هەرێمی کوردستان بەراورد بە وڵاتانە لە سەداسی پشتی بە داهاتی نانەوتی بەستووە. پێشکی پێم بڵێ داهاتە نانەوتیەکان کامانن و ئایا گرنگە؟ زۆر سپاس بۆ دەرفەتە. ڕاستی داهاتی نانەوتی لە هەرێمی کوردستان سەدا 34 نەک سەدا، واتە زیاتریشە. بەڵێ داهاتی نەوتی سەدا 66 داهاتی نانەوتی. دکتۆر تو ئاماژەت بۆ کرد کە لە سەدا 34 واتە ڕێژەکە بەرزترە، ئەمە تا چەند گرنگە؟ بێگومان پشت بەستن بەیەک تاکە سەرچاوە هەمیشە دەبی چاوەڕێوە بکەین ڕوبەڕووی قەیران ببینەوە. لە ساڵانی ڕابردوو دیتمان لە ساڵی 2020 بە تایبەتی و ساڵی 2014 دیتمان کە نرخی نەوت دابەزی داهاتی هەرێمی کوردستان و عێراق لە 0 نزیک بووە، وای لات کە حکوومەتی هەرێمی کوردستان ناتوانانی پابەند بیت بە ئەرکە سەرچەکانی خۆی لە نێوشیاندا موچەی فەرمانبەران بوو. فرەچەشکردنی داهاتێک بوو لە دروشمە سەرچەکانی کابینێنەوەم هەرچەندە زۆر چانسی نەبوو لە بەرەوەی دوو قەیرانی گەورەی ڕوبەڕوو بووە لە ساڵانی ڕابردوو بە تایبەتی ساڵی 2020 بڵاوبوونەوەی پەتای کۆڕۆنا و دابەزین نرخی نەوت یەکەم جار بوو لە مێژووی پیشسازی نەوت بە سالب بفرۆشرێتن لە بە تایبەتی نەوتی تێکساس. ئەوەی کرد کە دەبی بیر بکەینەوە کە هەمیشە لە ژێر مەترسیداینە ئەگەر داهاتمان یەک سەرچاوی بە بەڵام فرەچەشنکردنی لەو مەترسی و قەیرانانە دوورمان دەکاتەوە. ئێستاش نزبەی 66 پشتبەستن بە داهاتینەوە تێشتان مەترسیە، چونکە بەشێک لە داهاتە نانەوتیەکانیش لە کاتی دابەزینی داهاتینەوتەوانیش کەم دەبنەوە. لەبەرەوەی بەشی سەرەکی داهاتمان پشت بەنەوت دەبەستی و موچەی فەرمانبەران زۆری لە کەرتی گشتیە لە کاتێکدا داهاتینەوت نزم بووە سیولە لە بازار کەم دەکەوە شووا دەکات ساڵەچەکانی باج و داهاتەکانی ڕسومات و ئانەش کەم دەکاتەوە. لەبەرەوە پێویستە حکوومەتی هەرێمی کوردستان ئەو دروشمەی ئەو بەرنامەی داینە بە خێرایی جێبەجێ بکات و ئەو پشکە بەرزتر بکاتەوە لە سەروی پەنجاوە بیت مەترسیەکانی دابەزینی نرخی نەوت و ناسەقامگیری نەوت لەسەر هەرێمی کوردستان کەم دەکاتەوە. ئەوە شوامان لێ دەکات دوورە پەرێز بین لە قەیرانەکان. باشە ئەمە دکتۆر بە چه میکانیزمێکە کرێت بەردەوامیدان بە زیادکردنی ئەم ئاستە چۆن نەکرێت حکوومەتی هەرێمی کوردستان بێت چۆن بەردەوام بێت لەسەرەوە؟ گرنگترین سێکتەر لە سێکتەرەکانی ئابووری پیشسازی هەر لەبەرەوەشە بە وڵاتە پێشکەوتوەکان دەگوترێت وڵاتە پیشەسازیەکان. پیشسازیش لەوەی پەرەی پێ بدەیە چەندە لە قانونی ساڵی 2006 وەبەرهێنانی هەرێمی کوردستان 136 پشتی مۆڵەتی وەبەرهێنان درایتەوە پرۆژانەی کە پیشسازینە. ئەوە جێگای دڵخۆشیە بێگومان، بەڵام پێویستمان بۆیە ژینگەیەک بەرخسێنین کە توانای چێبڕچێ بەرهەمی ناوەخۆ زیاد بکاتن ئەتا بتوانین چێبڕچێ لەگەڵ بەرهەمی ئێرانی تورکی بکەین بە تایبەتی، چونکە 85 و بەرهەمانەی هاوردە دەکرێت لە دەرەوە لە وڵاتانی تورکیا و ئێرانەوە هاوردە دەکرێت بە شەکەی تریشی لە وڵاتی چین و وڵاتەکانی تر. ئەگەر توانای چێبڕچێ ناوەخۆ زیاد بێت ئەوە وەبەرهێنەرەکان و هاوڵاتیانمان ڕوو دەکەنە بەرهەمێنانی ئەو کاڵانەی کە توانیتمان توانای چێبڕچێیان زیاد بکەین. توانای چێبڕچێش چۆن زیاد دەبیتن لە ڕێگەی ئاسانکاری ئەو ئاسانکارانەی کە یاسای وەبەرهێنان پێداون. ئێستا حکوومەتی هەرێمی کوردستان بەنیازە یاسای وەبەرهێنانی شەموار بکاتەوە ئەتا ئاسانکاری زیاتر بداتەوە بەرهێنان سەرنجڕاکێشتر بێت بتوانن پرۆژەی نوێ و گەورەتر دابەزرێن. بەڕاستی بەرهەمێنان بە تایبەتی لە هەندێک سێکتەر دەبی لە ناو سێکتەری پیشسازیش پیشسازی قورس، پیشسازی ئاسن، پیشسازی پترۆکیمیایی ئەوانە زۆر گرنگن لەوەی بتوانین توانای بەرهەمێنان زیاد بکەین. ئەو کاتیدا پشتی نانەوتی زیاد دەکات چونکە داهاتی حکوومەت زۆرترینی باجش لە چێ دێت پێویستە لەو پرۆژە گەورانە بێت چونکە پرۆژەی بچووک ناتوانانی داهاتەکی زۆر بداتە حکوومەتی هەرێمی کوردستان. ئێستا لەو 134 کە باسم کرد 115 تەنها لە باجەوە دێت بام جۆرەکانی باجی داهات و باجی خانوبەرە و باجی گومرجیش 104شی لە ڕسوماتە 112شی لە وەزارەتەکانی تکەیە کەواتە پشتی شێر لە داهاتی نانەوتی بەرباج و ڕسومات دەکەوی. باج و ڕسوماتش بە زۆرێک دەتوانین زیادکەین دەبی چاڵاکی ئابووریەکان بە تایبەتی پیشسازیەکان بەرز بکەینەوە. ئەبۆ شێوە دەتوانین دەرفەتی کار بەرخسێنین و داهاتی تاکەکان زیاد بکەین، دەرفەتی وەبەرهێنان لە بەردەم وەبەرهێنەرەکان زیاد بکەین. لە کۆتاییدا داهاتی حکوومەتی هەرێمی کوردستانیش
لە ڕێگەی نانەوتیەوە زیاد دەکات. دکتۆر هەڵبەت بابەتێکە هەڵدەگرێت کە زۆر زیاتر قسەی لەسەر بکەین ئەو بە هیوان کە لە ئایندەدا لە بەرنمێکی تایبەت لەسەرمە گفتوگۆ بکەین و ئەو هەوڵانێکە حکوومەت یاریمداوەتی بۆ زیادکردنیە و ئاستە بیخێنێ ڕوو. سپاس بۆی کە ئەمڕۆ لێرە ئامادەبووی. سپاس.